خاتو جانێت قونسڵی هۆڵندا بەسپاسەوە سەردانی سنووری ئیدارەی گەرمان و شاری قەزای کەلاری کردووە. ئێمە لێرەشەوە بە ناوی ئیدارەی گەرمان و بە ناوی قایمقامەتی قەزای کەلارەوە سوپاسی جەنابیانەکەین، بەڕێزیانەکەین بۆ ئەو ئیحتیمام و سەردانەی بۆ ئەم سنوورە. دیارەوە یەکەم جارە لەسەر ئاستی قونسڵ یەکەم قونسڵە لەسەر ئاستی هەرێمی کوردستان سەردانی ئەم سنوورە بکات. دیارە ئاماژ لە سەردانەکەی خاتوجانێت بۆ چەند خاڵێک بۆ یەکێک لەوانەیە کە دوو ڕێکخراوی ڕاست پاردووە بۆ نۆژنکردنەوەی قڵای شێروانە لە ئەنجامی ئەو بوومەلەرزەی کە مانگی ڕابردووە بەری کەوت. دووهەم ئاماژ لە سەردانەکەی ئەوەیە کە هانی قونسڵگەرەکانی تر بدا لەسەر ئاسی هەرێم سەردانی ئەم سنوورە بکەن. دیار ئەم سنوورە سنوورێکی کە سوکاری پاشماوەی زۆری کە سوکاری شەهید و ئەنفالی لێیە، سنوورێک کە پێویستی بە ئاوردانەوەی خزمەتگوزاریە. بۆیە داوامان لێکرد لەو بوارە هەوڵ بدا قونسڵگەرەکانی تریش سەردانی ئەم سنوورە بکەن، لە معاناتی ئەم سنوورە تێبگەن و بتوانن ئەوەی پێیان نەکرێ هاوکاریمان بکەن. بۆ بەڵێنی ئەوەی پێمان داد کە کۆمەڵێک ڕێکخراوی تر تەکلیف بکات سەردانی ئەم سنوورە بکەن بۆ هەمان لە بواری خزمەتگوزاری خزمەت بە ئاوارە و خەڵکی نیشتەجێ ئەم سنوورە بکات. دواتر وعدی ئەوەش پێماندا ئەو پرۆژە و داواکاریانەی ئێمە لە کۆبنەوەی ئێستا باسمان کردی لەسەر ئاسی ئیدارەی گەرمان و بە حوزوری لایەنە پەیوەنددارەکانی تر بتوانێت داواکاری و پێشنیارەکانی ئێمە بۆ سەروی خۆی و حکوومەتی هۆڵەندا بەرز بکاتەوە.